کلاسیکۆی پارتی لەگەڵ حیزبەکانی تر و سێدارەی دیموکراسی. تەمەنی 74 ساڵە و کۆنترین حیزبی کوردستانە. ئەوانەی دروستیان کرد سەرجەمیان مردوون، هەندێک بە حیزبی خێڵەکی و بەنەماڵەیی ناوی دەبەن، هەندێکی تر بە خیانەتکار دایدەنێن بەوەی جارێک دەست لەگەڵ ئیمام خومەینی تێکەڵ دەکەن و کۆتایی بە هێزە کوردیەکانی ئێران دەهێنن، جارێکیش لەگەڵ تورکیا ڕێدەکەون کە بە دانپێدانانی مەسعود بارزانی بۆ ڕۆژنامەی حورریەتی تورکی 3000 پێشمەرگە دەدا بە کوشت لە دژی پارتی کرێکارانی کوردستان. جارێکی تریش لەگەڵ سەدام بەکوژی 3 برای مەسعود بارزانی خۆی و 8000 بارزانی و 182,000 ئەنفال و 5,000 شەهیدی کیمیاباران ڕێک دەکەوێت لە دژی تاڵەبانی کە ئەویش پێشتر بەهێنانی ئاغای مەتەڕی بارزانی کەنارگیر کرد لە سەری ڕەش. ڕێفراندۆم دەکات و تەواوی ناوچە جێناکۆکەکان لە دەست دەدات، نەوت هەناردە دەکات و کوردستان دەهێنێتە سەر ساجی عەلی کەچی هێشتا لە لووتکەی دەسەڵاتدایە و هەر 4 دەسەڵاتی جێبەجێکردن بە هەردوو باڵەکەیەوە سەرۆکایەتی هەرێم و حکوومەت، دەسەڵاتی یاسادانان، دەسەڵاتی دادوەری و تەنانەت دەسەڵاتی چوارەمیش کە میدیایە لەژێر کۆنتڕۆڵی ئەودایە. لە سۆشیال میدیاش باڵادەستە، مەلەفی نەوت و پەیوەندیەکانی دەرەوەی لە بندەستە. ئێستاش زۆرینەی پەرلەمانی هەیە. هەر ئەمانەش نا، بەڵکو خاوەنی یەکێک لە بەهێزترین کۆمپانیاکانی پەیوەندیکردنە کە کۆڕەک تیلیکۆمە، خاوەنی لە 170 کۆمپانیاکانی ئینتەرنێتە لە عێراق، هەروەها چەندین بانکی بەهێزی هەیە. دەوڵەمەندترین کۆمپانیای نەوت کە کۆمپانیای کارە هی ئەوە، خاوەنی بەهێزترین کۆمپانیاکانی واریخانوبەرە و بیناکاریە کە ستێر گروپە. بەڵام حکوومەتەکەی ڕەجاڵە و توانای نییە بێ عێراق موچە 1 مانگی موچەخۆران بدات. بەهۆی سیاسەتی نەوتەوە هەرێم کە داهاتی زیاد لە بوجەی خۆی هەبوو، ئێستا خستوویەتە ژێرقەرزی دەیان ملیار دۆلارەوە. هەر کەسیش ڕەخنە بگرێ ڕاپێکی دادگای دەکات. حەسانە لە پەرلەمانتاران وەردەگرێتەوە، 11 کورسی پێکهاتەکان بۆ خۆی دەبات و زۆرینەی پەرلەمان دەسەپێنێ. بەڵام ئەمە چۆن و کەی وای لێ هات؟ پارتی ئەم هەموو هێزەی لەکوێ هێنا؟ لە دوای نسکۆی 1975 و ئاش بەتاڵکردن لە شۆڕش بەرامبەر سەدام، هێزێکی نوێ بە ناوی یەکێتی دروست بوو کە سیفەتێکی جیاکەرەوەی بەهێزی هەبوو لە پارتی. ئەویش حیزبی شاریەکان و خوێندەوارەکان بوو. دامەزرێنەر و سەرکردەکان یەکێتی و کۆمەڵە و سۆشیالست کەسانی خاوەن فکر و نووسەر و ڕۆژنامەنووس بوون. بە کورتی هێزێکی دژەکلتوری خێڵ و بنەماڵەیی بوو، هەر بۆیە زوو توانی ببێتە هێزی یەکلاکەرەوەی کوردستان. بەڵام پارتی کە بڕیاری کۆتایی هێنانی شۆڕشیدا بوو، دەستی بەخۆ ئامادەکردن کرد و لەگەڵ ئیمام خومەینی هاوپەیمانی بەست دژی هەمووان توانی بەو هەنگاوە پێگەی لە ئێران بەهێز بکاتەوە لە ڕووی دارایی و سیاسی و سەربازیش. بەڵام هێشتا نەیدەتوانی کێبڕکێی یەکێتی بکات. پاشان بە دروستکردنی بەرەی کوردستانی و قۆستنەوەی ڕاپەڕینی گەل، پارتی گەڕایەوە کوردستان لە یەکەم هەڵبژاردننی ساڵی 1992 لەگەڵ یەکێتی هاوتا بوو. دواتر لەسەر بنەمای 50 بە 50 ناچار بوو هەموو شت لەگەڵ یەکێتی دابەش بکات. بەڵام بەهۆی کۆنتڕۆڵکردنی ئیبراهیم خەلیل لە ڕووی داهاتەوە توانی باڵادەست بێت بەسەر یەکێتی. تاڕوخانی سەدام دۆخەکە بە دابەشکاری مایەوە. دواتر لە هەڵبژاردننی 2005 بەپێی ژمارەی دەنگ یەکێتی لە پێش پارتی بوو. پاشان پارتی زیرەکانە لە دوای ساڵی 2005 بە ئیستیغلالکردنی ڕۆشتنی جەلال تاڵەبانی بۆ بەغداد و حەزی زۆری تاڵەبانی بۆ کورسی سەرۆکۆماری، پارتی هێدی گوتاری قەومی و ناسیۆنالیزمی پەرەپێدا. هەرچەندە پێشتر لە ساڵی 1992 پارتی و خودی مەسعود بارزانی دژی دروستکردنی حکومەتێک بوون بە ناوی کوردستان و دژی هەڵکردنی ئاڵای کوردستانیش بوون. بەڵام دوای 2005 شتەکان پێچەوانە بوویەوە. لە ڕووی میدیایی پارتی کۆڵەوار بوو، بەڵام بە گوتاری قەومی نووسەر و ئەکادیمی و ڕۆژنامەنووسی زۆری بەلای خۆیدا ڕاکێشا تا وردە
دەرهێنانی نەوت بوونە دەستکەوت و پارەیەکی زۆر بۆی. بەو جۆرە میدیای زەبەلاحی سێبەری دروست کرد وەک ڕوودا و کوردستان 24 دەیان ڕۆژنامەنووسی میدیای ئەهلی و ئۆپۆسیۆنی ڕاکێشا. ئەمە شاوکات بوو لەگەڵ قوڵبوونەوەی کێشەکانی ناو یەکێتی و دروستبوونی بزوتنەوەی گۆڕان. پاشان ناوەندێکی توێژینەوەی بۆ میکیاشکردنی خۆی بۆ کۆمەڵێ توێژەر و پرۆفیسۆری ناوخۆیی و دەرەکی کردەوە. دواتر دروستکردنی زانکۆی ئەمریکی ڕۆژئاوایی، دامەزراندنی لۆبی زەبەلاح لە ئەمریکا، بەهێزکردنی پێگەی ئابووری، هاتنی بزوتنەوەی گۆڕان. دروستبوونی گۆڕان پارتی ترسان، بەتایبەت کە گۆڕان سەرەتا هێزێکی سرک و دڕ بوو، خاوەنی زمانێکی بەهێزی ڕاگەیاندن بوو، پشتیوانی کۆمەڵگەی مەدەنی هەبوو. بەڵام پارتی توانی بە تێپەڕبوونی کات سوود لە لاوازی یەکێتی ببینێت و سیاسەتی بە بەرزیکردنی گۆڕانیش پەیڕەو بکات. لەگەڵ ئەوەش هێشتا پارتی لە پەرلەمانی کوردستان خاوەنی تەنیا 34% پەرلەمان زیاتر نەبوو. بە پێکاتەکانیشەوە لە 44% تێپەڕ نەدەکرد. بەڵام پارتی بە سیاسەتی دابەشکردن و بوغزاندنی حیزبەکان و بەکارهێنانی ئیرهاب و ئیخرا توانی ڕێگە لە دروستکردنی بەرەیەکی یەکگرتووی هێزەکانی تر بگرێت. بۆ نمونە بە سووتاندنی بارەگاکانی یەکگرتوو، هەروەها هەڕەشە و تۆمەتی تیرۆر بەرامبەر بە کۆمەڵ ئەو دوو هێزەی ترساندبوو. چونکە کاتێک پەلاماری یەکگرتوویدا کە خاڵی لاوازی پارتی بوو لە بادینان، یەکێتی نەک هەردژی نەبوو بەڵکو هاوکاریشی بوو. کاتێک تۆمەتی تیرۆر بۆ کۆمەڵ دروست دەکرا، ئەوانی تر بێدەنگ ئەبوون. کاتێکیش پارتی ڕێگەی لە سەرۆکی پارلەمان گرت بگەڕێتەوە هەولێر، یەکێتی و حیزبەکانی تر جگە لە بۆڵەبۆڵکردنێکی بچووک هیچ هەڵوێستێکی ئەوتۆیان نەبوو. پارتی بەمە ڕێگەی لە دروستبوونی بەرەی زۆری نەگرت. هەموو کاتیش بەڕاکێشانی یەکێتی و پێدانی پۆست و داهاتی زیاتر نەیدەهێشت یەکێتی و گۆڕان و هێزەکانی تر بەرەی یەکگرتوو دروست بکەن. ئەگەریش دروستیان بکردایە بە کودەتا و هەوڵی دوژمنان وەسفی دەکرد و تێکی دەدا. تا ساڵی 2018 پارتی بڕیاریدا 45 کورسی بهێنێت. تەنانەت پێش هەڵبژاردنەکانیش دڵنیاییدا کە 45 کورسی دەهێنێت. ڕێک دوای هەڵبژاردنەکان بە سوودوەرگرتن لە داکشانی دەنگی گۆڕان و هەڵکشانی یەکێتی، پارتی توانی لە کۆمسیۆن دانپێدانان بە ئەنجامی هەڵبژاردنەکان مسۆگەر بکات و بەمەش زۆرینەی پەرلەمانی مسۆگەر کرد. بە هاوپەیمانیکردن لەگەڵ تاکە کورسەکەی کاکە حەمە و 11 کورسی کەمینەکان و کۆنتڕۆڵکردنی سەرۆکایەتی پەرلەمان، تەواوی دەسەڵاتی یاسادانان بخاتە ژێر کۆنتڕۆڵی خۆی و هەروەها دەسەڵاتی دادوەریش بە بەکارهێنانی دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێم کە لەوەتەی هەیە لە لای پارتیە دانانی دادوەرەکانی لە بەرژەوەندی خۆی شکاندۆتەوە. لە ڕووی مۆدێلی حیزبیشەوە هەم یەکێتی بە فەرمی و هەم گۆڕان بە فەعلی بوونەتە حیزبی بنەماڵە و ئەو نەنگیەی پارتیان نەک هەر نەشاردەوە بەڵکو درەوشاوەشیان کرد. بۆیە پارتی هەم جەنگی سیاسی و دیموکراسی هەم فکریشی لە نێارەکانی بردەوە. ئێستا تەواوی هێزەکان خەبەریان دەبێتەوە کە هەمووان لە هەیوانی پارتی گەمە دەکەن و دیموکراسیەکەی هەرێمی کوردستانیش هەر کۆتایی پێهاتووە. پەرلەمان خۆی بۆتە مەترسی لەسەر دیموکراسی و دەسەڵاتی دادگا کە گەورەترین هەڕەشەیە لەسەر ئازادی ڕادەربڕین. ئێستا لە بریفیشەک یاسا ئەتوانێ پەرلەمان و ڕۆژنامەنووسان دەمکوت بکات. کارگەیشتۆتە ئاستێک خەڵک داوای داخستنی پەرلەمان و کۆتایی هێنان بە قەوارەی هەرێم دەکەن.